ڕێبەرۆجالان بۆچی ڕووی لە چیاکانی کوردستان کرد؟ ڕێبەرۆجالان دەڵێت گەڕوم لە چیاکان بکردایە بە خراپترین شێوە بردومان دەکرا و هەموو چەکێکی کاولکاری لەسەری تاقی دەکرایەوە. ئەمەش لەلایە کوردستانی وێران دەکرد و هەواڵان و گەلەکەمان دووچاری زەرەر و زیانێکی گەورە دەبوون. لەلایەکی ترەوە پەیوەندیەکانمان سنووردار دەبوو. کاتێک ڕێبەرۆجالان لە سووریا بوو لە 9 تشرینی یەکەمی 1998 نەخشەی پیلانگیێڕێک بۆ ڕفاندنی ڕادەستکردنی بە تورکیا داڕێژرا. بەریتانیا داڕێژەر و ئەمریکا جێبەجێکاری پیلانگیێڕێکە بوو بە سەرپەرشتی دەستگاچی خوڕیەکانی میت و مۆساد و CIA. سوپای دەوڵەتی داگیرکەری تورک بە 35,000 سەربازەوە لە خاڵی سفری سنووری سووریا جێگیر بوون بە هاوکاری فڕۆکەی جەنگی لە ئاسمانەوە. هەر لەو سەروبەندەدا ئەمریکا، ئیسرائیل، تورکیا هێزێکی سەربازی هاوبەشیان لە دەریای ناوەڕاست مۆڵدا و موشکی گەورە و دوورهاوێژیان جێگیر کرد. پیلانگیێڕێکە وا دەڕێژرا بوو کە ڕێبەرۆجالان لە سووریا دەربچێت و بیخەنە تەڵەوە. دوجار ڕێبەرۆجالان بە ناچاری سووریا جێهێشت بەرەو یۆنان کەوتە ڕێ. پێش دەچوونی ڕێبەرۆجالان لە سووریا لەگەڵ هەواڵانیدا بۆ چەندین ڕۆژ بە دوای وەڵامی پرسیارێکدا دەگەڕان ڕووبکەنە شاخ یان ئەوروپا. ڕێبەرۆجالان لەم بارەیەوە پێی وابوو چوونی بۆ شاخ بەواتای تونکردنەوەی شەڕێت، چوونی بۆ ئەوروپاش بەواتای بردننی دۆزی کوردێت بۆ ئاستێکی نێودەوڵەتی. سەرنجام بژاردەی دووەمیان هەڵبژار. لەبارەی ڕەتکردنەوەی بژاردەی شاخ و هەڵبژاردنی ڕێگەی ئەوروپا ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان لە بەرگرینامەی مانەفێستۆی شارستانێتی دیموکراتیک پەرتووکی یەکەم ئەم بڕیارەی شی دەکاتەوە. ڕێبەر ئۆجالان دەڵێت ڕێگایەکی دیکەی دەرچوونم لە سووریا گەیشتن بوو بە چیاکانی کوردستان. هەر لە تەمەنی منداڵیمەوە ناوی دووەمم شەیدای چیاوچۆڵ بوو، بەڵام لێکدانەوەکانم بۆ دوو فاکتەر ئەم هەڵبژاردەی خستە پلانی دووەمەوە. یەکەم لە شاخ ئەو شوێنەی کە منی لێبم بە خراپترین شێوە بردومان دەکرا و هەموو چەکێکی کاولکاری لەسەر تاقی دەکرایەوە. ئەمەش لەلایە کوردستانی وێران دەکرد و هەواڵان و گەلەکەمان دووچاری زەرەر و زیانێکی گەورە دەبوون. لەلایەکی ترەوە پەیوەندیەکانمان سنووردار دەبوو. ئەم دۆخەش تەنها قاڵبوونەوەی لە بواری سەربازی و بەلاڕێدا چوونێکی وەک سنووردار بوون تەنها لە بواری سەربازیدا دەکردە ناچاریە. دووەم فاکتەرێکی تری گرنگ بێپەروەردەی لە ڕادەبەدەری لاوان بوو. پێویستی پەروەردەکردنیان ڕێگەی پێنەدا. بە کورتی زۆرنای فشارمان لێ کرد و ئەنجاممان بەدەستێنا کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەژەندرا. دوور بوو لە ڕاستیەوە ئەوە تا ئەمان سیاسەتی فشارەکان لەسەر ئێران و عێراق پیادە دەکرێت، بەڵام لەبری ئەنجام دەرگای بەڕووی کە لە ڕەقی و پێداگریەکی کوێرانە کردوتەوە. لە ئێستاوە ناتوانرێت مەزەندە بکرێت کە پەیوەندە تاکتیکەکانی تورکیا لەگەڵ سووریا و ئێران چ پێش هاتێک بە دوای خۆی دادێنێت. کاتێک دووالیزمی ئەمریکا یەکێتی ئەوروپا، ئیسرائیل، ئێران، ڕووسیا، چین ئاڵۆز و دژوار بوون، داخۆ ئەو کات حکوومەتی تورکیا ئامادەی هەموو جۆرە ئەنجام بکە. ئەوانانەی لە سەرکێشی ماجەرا سێمانگەکەی هێڵی ئەسینە مۆسکۆ ڕۆما وەرمگرت بەهایەکی مێژویان هەیە. سەرباری ئەو هەزاران دەمامک و قەڵغانانەی مۆدرنەتی سەرمایەداری خۆی پێپەردەپۆش کردبوو، توانام بۆ لێکدانەوە و پێناسەکردنی ڕاستەوخۆ بۆم سەرکێشی و ماجەرایم دەگەڕێتەوە. ئەمە نەبوایە نەکردم دەتوانی ئەم شیکردنەوەنە پەرە پێبدەم، بەڵکویانەوە تا وەک میلیگەرایەکی کلاسیکی سەرەتایی لە ناو دەوڵەتەوەدا گیرم بخوارد، یان وەک ئەوانەی لە سەدان نمونەی دیکەدا بینراوە، تەنانەت بەوانەشەوە کە دەوڵەتیان دامەزران وەک بزوتنەوەیەکی چەپی کلاسیک کۆتاییم بە چارەنووسی خۆم دەهێنا. هەڵبەت وەک پرەنسیپێکی زانستی کۆمەڵایەتی هەردەم قسەکردن بە شێوەیەکی ڕەهایەنە پەسەند ناکەم، بەڵام زۆر بەهێزەوە درگبەوە دەکەم کە ئەم هێزی چارەسەریەی ئێستام نەدەبوو.